لە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان لێرەدا کۆبوونەتەوە. لێرەدا بە کورتی تشک دەخەینە سەر ڕووداوێکی مێژووی کە دەستپێک و سەرەتای سەرهەڵدانی ئەم ڕۆژەیە. لە ڕۆژی 25 یانزە لە ساڵی 1960 لە وڵاتی دۆمینیکان سێ خوشک کە ناسرابوون بە خوشکانی میراباڵ بەرهەڵستی دەسەڵاتیان دەکرد. بەو هۆیەوە لەلایەن دەسەڵاتدارانی ئەو کاتەی دۆمینیکانەوە کوژان. لێرەوە خەبات و خوێنی ئەو دەستە خوشکە بۆ سەرەتای سەرهەڵدانی خەبات دژی نایەکسانی و جاکاری و هەموو جۆرەکانی توندوتیژی. بۆیە خاڵی دەستپێکی هەڵمەتی نیشتیمانی بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان لە سەرتاسەری جیهان بە پێی بڕیارێکی نەتەوەی گرتوەکان لە ساڵی 1991 ڕۆژی 25 نۆڤەمبەر وەکو ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دیاریکرا. لە ئێستادا بۆ ماوەی 16 ڕۆژ ئەم هەڵمەتە لە جیهاندا بەردەوام دەبێت. ڕای دەگەێنین بەڕێوەبەرایەتیمان لە ڕابردوودا تاکو ئەمڕۆ هەموو هەوڵ و کۆشەکانی ئەنجام داوا لە پێناوی پاراستنی ژنان و کچاندا. بڕوای تەواومان بە تواناکانی ستاف و کارمەندانی خۆمان هەیە. وێڕای کەمی ئیمکانیەت و توانەمادیەکانمان. لەگەڵ ئەوەشدا شانازی دەکەین لە کاروانی ئەم شۆڕشە کۆمەڵایەتیەدا هاوبەشەکانمان لە ڕێکخراوەکانی ژنان و کۆمەڵگەی مەدەنی و ئاژانسەکانی نەتەوە یەکگرتوەکان و چالاکوانە دڵسۆزەکانی ژنان و دڵسۆزانی مافی مرۆڤ هەموو پێکەوە هاوکار و هەماهەنگین لەم پێناوەدا. جگە لە ئەرکەکانی سەرشانمان لە پاراستن و ڕزگارکردنی ژنان و کچان لەم دۆخەنا هەموارەدا هاوکار دەنگمان لەگەڵ دەنگی هەمووتانە بۆ نەفرەتکردنی کوشتنی ژنان و کچانی وڵاتەکەمان. دڵخۆشین کە تا ئێستاش تەنیانین و پاڵپشتی معنەوی گەورەمان لە پشتە بۆ تێپەڕاندنی ئەم قۆناغا. لە کۆتاییدا ئێمە لەگەڵ ئەوەی بە ئیمکانیەتێکی کەم بە پورەی پۆڵاینەوە لەگەڵتانین بۆ دروستکردنی کۆمەڵگەیەکی تەندروست کە ژنان و کچانتیایدا خاوەندەنگ و پێگەی مافەکانی خۆیان بن. بەڕێزان، دروشمی ئەم ساڵی گروپەکەمان گروپی کاری بەرەنگاربوونەوەی توندوتیژی لەسەر بنەمای جۆری کۆمەڵایەتی سلێمانی بریتیە لە ژنێکی بەهێز بنیاتنەری خێزانێکی تەندروستە. ئەم دروشمە خۆی لە خۆیدا یەکێکە لە ئامانجە سەرەکیەکانی کاری گروپەکەمان. ئامادەبوانی بەڕێز جێی داخەوتاری ئەم ساڵیشمان پێکاتوە لەو بابەتانەی کە چەندین ساڵە جەختیان لەسەر دەکەینەوە، بە تایبەت مەسەلەی کوشتنی ژنان. ساڵانە ئامارەکانی کوشتنی ژنان بە جەنگێکی مەترسیدار ئاگادارمان دەکەنەوە کە هێشتا هەنگاوی جدیمان ماوە لە بەردەمماندا. ئەوەی جێی ئاماژە بۆکردنە تەنها لەم مانگەدا چەند حاڵەتێکی کوشتنی ژنان ڕوویداوە. ئەگەر چی ساڵانێکی زۆرە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و ڕێکخراوەکانی ژنان و کۆمەڵی مەدەنی و چالاکوانان بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان کاری جدیان کردووە بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی و کوشتنی ژنان، بە تایبەت کوشتن بە ناوی شەرەفپارێزی، بەڵام تا ئەمڕۆ کوشتنی ژنان بەردەوامە. جا لە کوشتنی ژنان ئەوەی جێگەی هەڵوەستە لەسەرکردنە هەمواری یاسای باری کەسی ژمارە 1970 ساڵی 1959 عێراقە. ئەم هەموارە یەکێکی ترە لەو پرسانەی کە چەندین مانگە ڕێکخراوەکانی ژنان و کۆمەڵی مەدەنی لە کوردستان ماندوونە ناسانە هەوڵەکانیان یەکخستۆ و یەکدەنگ و یەک هەڵوێست لەگەڵ ڕێکخراوەکانی عێراق دژی هەموارەکە وەستاوینەتەوە، چونکە پێمان وایە هەموارکردنەوەی یاساکە بارودۆخی ژنان بەرەو ئاراستەیەکی ناهەموار و دواکەوتووی ئەبات. مناڵان لەژێر سایەی یاساکانی مەزهەب و بە ناوی هاوسەرگیریەوە لاقە دەکرێن، ژنانیش وەک کاڵا مامەڵەیان لەگەڵدا دەکرێت. ئەمانە بەڵگەی حەشا هەڵنەگرن بۆ پێشێرکردنی جاڕامەی گەردوونی مافەکانی مرۆڤ و مافی مناڵان. لە هەمان کاتە پێچەوانەی ڕێکەوتنامە نێودەوڵەتیەکانە کە عێراق پێوەی پابەندە. لەسەر بنەمای جۆری کۆمەڵایەتی سلێمانی پێکهاتوون لە حکوومەت و ڕێکخراوەکانی ژنان و کۆمەڵی مەدەنی زیاتر لە 8 ساڵە یەکدەنگ و یەک ئامانج بە شێوازی جیاواز لە ڕێگەی کەمپین و کاری پێکەوەی و دروستکردنی فشار پێکەوە دژی کوشتنی ژنان و توندوتیژیەکان و ئاستەنگ و ڕێگریەکان وەستاوینەتەوە. ڕوبەڕووی ناوسڕاندن و تەشیر و پەلاماردان و لە ڕێگەی سۆشیال میدیا بووینەتەوە بە تۆمەتی ناڕەوا هەندێک جار ڕاپێشی دادگاکان کراوین، هەندێک جاریش لە چوارچێوەی کارکردندا سنووردار کراوین، بۆ ساتێکیش ئەم بەربەستانە ڕایان نەگرتوین و نەوەستاوین. ڕۆژ بە ڕۆژ زیاتر و زیاتر جەختمان لەسەر ئامانجەکانمان کردوتەوە. ئاستەنگەکان زۆرن و ئێمەش بەردەوامی کارکردنی بەرپرسیارانەی ئێمە دەرفەتی کات بە فیڕۆدانمان نادات. خێربێن، ئەمڕۆ ڕۆژی 25 نۆڤەمبەرە یادی توندوتیژی ژنانە کە نەتەوە یەکگرتوەکان بڕیاری لێدا لەم ڕۆژەدا کە توندوتیژی ژنان ڕابگیرێ. ئەمە بوو بە خەباتێکی گەورە بۆ ژنان کە ژنان بتوانن ڕۆڵی ئەرک و ڕۆڵ و مافی تایبەتی خۆیانی تیابەتی بێنن. ئێمە ڕێخەرانی ڕێکخراوەکان گروپێکی هەم ئاهەنگیمان هەیە، گروپی GBV کە ئەم گروپە ئەمەدەکاریمان کردووە کە ئەمڕۆ
ئەم یادە بکەینەوە و یادی توندوتیژی ژنان بەرز ڕابگرین. چالاکی زۆریشمان هەیە، دوو پانێڵمان هەیە لە زانکۆی سلێمانی لە هەفتەنامەی 16 ڕۆژەکە، دوو پانێڵمان هەیە لە زانکۆی سلێمانی لە فامیلی مۆڵیش پانێڵمان هەیە و هەروەها کاری دەستی خانمانی ڕەنگینیش لە 5/12 هەر لەم یادەدا ئەوانیش ئەهێنینە ناو ئەم کای ئیشەکانی خۆیان بخەنە بەردەمی خەڵکو و تا بتوانن ئەوانیش سوود ببینن، چونکە ئێمە هەدەفی سەرەکیمان ئەوەیە کە ئەبێ پێمان خۆش بێت کە ئەو ژنانی کە خانمانی دەستڕەنگینن ئابووری دەستی خۆیان هەیە و ژنێتی خۆیان سەلماندووە لە ڕێگەی ئیشەکانیانەوە. ژنان خۆیان بە مانای کەلیمە ئەگەر لە ناو ژنانی ناو خێزان خێزانێکی تەندروست بنیاد دەنێت. ژن مەلیکەی خێزانە، ژن هەمیشە هەوڵی بۆ ئەوە داوە دایکایەتی لە ڕێی دایکایەتیەوە میهرەبانی خۆی بسەلمێنێ، ژنێتی خۆی بسەلمێنێ. ئێمە لێرە قسە لەسەر فیزیکی ژن ناکەین، لێرە قسە لەسەر تایبەتمەندی ژنێتی یەکەین. هەر ژنێک تایبەتمەندێتی خۆی هەبوو، خێزانی تەندروستی هەیە لە ناو دەرەوە لە کۆمەڵگاشە ئەتوانێ تەندروستانە مامەڵە بکات تا بتوانێ مافەکانی خۆی بپارێزێ، ئەو ئەرکەی هەیەی لەسەر شانی خۆی جێبەجێ بکات.